ئەمڕۆ شانازی بە باشترین داهێنانی زانستیەوە دەکەین کە وڵاتەکەمان بەدەستی هێناوە کە بە سەرۆکاتی سەرۆک ترامپ بەدەستمان هێناوە. هەڵمەتی کوتان بە ڤاکسینەکە دەستی پێکردووە و لە سەرەتادا ئەو کەسانە وەریدەگرن کە لە بوارەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری مرۆییەکاندا پێشکەشی دەکەن. دەمێت هەموو لایەک دڵنیا بکەمەوە کە کارمەندەکان بە باشترین شێوە ڕاهێنانیان پێکراوە بۆ هەڵمەتەکە و بە باشترین شێوە بەڕێوە دەچێت. بێگومان ڤاکسینەکەش لەلایەن بەڕێوەبەری خواردن و چارەسەری ڕێگەی پێدراوە بە باشترین ڤاکسینیش دیاری کراوە. دڵنیای سەلامەتیش پڕڕاست کراوەتەوە. داوا دەکەین هەموو کەسێک بەپێی ئەو بەرنامەی داڕێژراوە هەوڵی بەدەستهێنانی ڤاکسینەکە بدات بۆ ئەوەی کە کەس لێی بێبەش نەبێت. یەکێکی تریش لە شانازیەکانی ئەمریکا ئەوەیە کە ڤاکسینەکە بۆ هەموو ئەمریکیەکان بێ بەرامبەرە. لێرەوە دەبێت ئەمریکیەکان هەست بۆ بکەن کە ئەمریکا جیاوازی زۆری هەیە لەگەڵ وڵاتەکانی تر. ئەمریکا مای شانازی دەبێت بۆ هەمووان. All right, Barbara, nice deep breath. 1, 2, 3, little poke. And all done. Did it hurt, Barbara? Not at all. All right. That's what I like to hear. First one. All right, nice deep breath in through your nose, out through your mouth. Little poke. 1, 2, 3. All done. All right, little squeeze. Nice deep breath in through your nose, out through your mouth. Little poke. 1, 2, 3. And done.